ڕگەی ئەمڕۆمان جوڵەی کشاندنی ماسولکەی ڕانە واتە ماسولکە گەورەکانی بەشی ڕان بەشی پێشەوە و تەنیشت و بەشی دواوە. بەدەرنین لەم جوڵانە کە بڵین جومگە ئەجوڵێت ماسولکەی پوزیشی لەگەڵا کاریگەرە و لە هەمان کاتە ماسولکەی پشتیش و ماسولکەی سمتیش وەکو وتمان، بەڵام لۆدەکە زیاتر کار لەسەر ئەو شوێنە ئەکات با بڵێن ئەو ماسولکانی کە باسیەکەین و کاری لەسەرەکەین، بەڵام ماسولکەکانی کەش بەشدارە بێت، یعنی سوود بەخشە بێ بۆ ماسولکەکانی کە و هەروەها جومگەکانیش. ئێستا وەکو سەرەتایەک دەست پێ ئەەکەین بە کشاندنی بەشی پشتەوەی ماسولکەی ڕان، ئەویش چی بە ئەنجامانی فشار خستنە سەر ماسولکەکان بەرەو پێشەوە. هەوڵێن چەندمان توانی ئەمێنینەوە هەتا 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی ئەگەڕێیتەوە. دائیمەن ئەبێت ئاگال لە پشتێ بێت، بەم شێوازە نەبێت، چکم ئەمە هەڵەیە ئەزیەتی پشتەیە ئەبێت پشتە ڕێکەیتەوە. لەوانێ من توانی بێتم هەتا ئێرە دەسم بکشێنم، بەڵام تۆ لەوانێ بتوانی هەتا ئێرە بێت، ئاساییە. گرنگ ئەوەی تۆ فشارێ بخەی هەست بکەی کە کشانینێ دروستە بێت لە بەشی دواوەی ماسوولکەکانی قاچە. ئێستا ئەمە هەتا 10 ئەنجاممانە. جۆری دووهەمی ئەتوانین چی بکەین؟ بڵین 1 2 زۆر لەسەر خۆ بە پێی توانای خۆت 3 4 5 6 7 8 9 10 شوئیت دۆزی استراحەت بە قاچە ئەەکەیت، ماسوولکەکانە خاوەکەیتەوە، سراحەتی پێیت، ئەجا جوڵەکە دووبارە ئەەکەیتەوە، ئایا بە کشان بێت ئایا بە جوڵاو بێت، ئاساییە هەتا 10 ئەژمێری 3 جاردەیی ئەمە ئەنجام ئەیت. جوڵەی دواتر کردنەوەی قاچ بۆ لاکان بە پێی توانای خۆت، ئەجا وردە وردە بە هەردوو دەسێ بۆ سەرەوە هینتە خوارەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی قاچی سراحەتێکی پێیت، چینە سەر ناوڕاست بەسێ بۆ سەرەوە چەندێتوانی بۆ پێشەوەیت ئەمێنیتەوە هەتا 10 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی قاچێنیتەوە پێشەوە. اینجا قاچ دووبارە ئەەکەیتەوە، ئەنجایی نەسەر ئەتوانی لێرە قولە پێش بگری ئاساییە، یان ئەتوانی ئاوا بیکەی یان ئەتوانی بەم شێوازە بیکەی. گرنگ ئەوەی تۆ ئەو ناوچەی دواوە بەشی دواوە بکشێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی ئەم جوڵەیە 3 جار ئەنجام ئەدرێت، دووبارە ئەگەڕێیتەوە هەمان لای ڕاست هەتا 10 جار پشوئەیت، دوایی بەشی ناوڕاست، دوایی پشوئەیت سراحەتەکەی، دوایی لای چەپ. ئەمە 3 جار ئەنجام ئەدرێت، توانی لە ماڵەوە ئەنجامی بن. یینە دوای جوڵەیەکی کە ئەنجامی ئەین هەر بۆ کشاندنی ماسوولکە گەورەکانی قاچ. قاچی سراحەتی پێبە، ئێستا لێرە قاچ ئەەکەیتەوە، ڕوت لێرە بیان ڕوو لەو دیو بێ، قاچ ئەەکەیتەوە تەواو بە پێی توانای خۆت، هەوڵێیت بۆ لاکان قاچ ئەکشێنی بۆ لای ڕاست وەستی یان بۆ لای چەپ ئەملا بۆ ئەملا زۆر لەسەر خۆت ئەم قاچە ئەکشێنی بەبێ نیشتانەوەی ئەژنۆ. ئەم ماسوولکانەی ئێرە سە بەشی پشتەوەمان کشان، ئێستا بەشی ناوەوەی قاچەکانە
هەتا دە ڕایەگری 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی قاچی تاڵ بجوڵێنە سراحەتەکەی ئەنجا ئەیگۆڕی بەعەکسەوە بە قاچی چەپە ئەیکشێنیت 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتەکەی ئەمە جۆرێکی کەش ئەتوانی ئەنجامی بێ ئەویش بەکردنی چی فشار خستنە سەر یعنی مانەوە ئەوە ئێستا کردمان ئێستا چیەکەین بە دووبارە بە تکرار یعنی 1 لەسەر خۆت 2 3 ئەتوانی ئاواش ئەنجامی بێ 4 5 6 7 8 9 10 ئەنجا بۆ قاچی عەکسی ئەو 1 2 3 لە شەڕێک 4 5 6 7 8 9 10 زۆر باش سراحەتەکەی ئەنجا ئێستا بۆ بەشی پێشەوە کشان بۆ بەشی پێشەوەی ماسوولکەکانی ڕان قاچێکە بەم شێوازە بۆ دواوە پاڵەنی چەند ئەتوانی بەم شێوازە ئەنجامی بێ ئەتوانی دەست بخەیتە سەر ئەژنۆکانە گرنگەوەی ئەم ماسوولکەیە بکشێنیت و لە هەمان کاتە ئەژنۆکانە نەنوشتێەوە یعنی نابێ ئەم تەمرینە ئاوا نابێت ئەبێ ڕێک بێت وا هەوڵ بیت تەواو قاچە بەریتە دواوە ئەنجا فشارە خەیتە سەر کۆ سەر ماسوولکەکە ئەیکشێنی بەرەو پێشەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 بشوئیت سراحەتەکەی باشە ئێستا بەعەکسەوە قاچی ڕاست سەتوانی لێرە تەواو بیکشێنە قاچە ڕێک پشتە ڕێک یعنی نابێ ئاوای بۆ بکەیت چۆن مەعەزێتی پشتە ئەیە بە پشتە دائیمەن هەر جوڵەیەکەکەی ئەبێ پشتە قەوسەکەی پشتە تایە بێت بەڕێکی ڕایگری 1 2 3 4 5 6 7 8 9 10 جوڵەیەکی کە ئەتوانی بۆ کەسانی لەوانەیە کێشەی ئەژنۆیان هەبێ نەتوانن ئەژنۆیان بنوشتێننەوە ئەتوانن دەست بە دیوارێکەوە بگرن یان بە کورسیەکەوە بگرن تەنها ئەم قاچان بەڕێکی و ئەویش بەڕێکی پاژنەی پێشیاندانن لە عەرزەکە ئەتوانن بیهێڵنەوە بە بێ جوڵە هەتا 10 یعنی بەم شێوازە بۆ نمونە سەم قاچم ڕێکە بەبێ نوشتانەوە بۆ کەسانی کە مشکلی ئەژنۆیان هەیە کێشی ئەژنۆیان هەیە ئەتوانن قاچیان بەڕێکی دانێن بمێننەوە هەتا 10 گرنگ ئەوەیە تۆ هەست بکەی کە ئەمەد ئەکشێ دوایی قاچەکەی کەشی ئەگۆڕی هەمان شت هەتا 10 ڕایەگری باش دواتر تەمرینی ئەخیر کۆتا جوڵەمان ئەمڕۆ بە ڕاکێشانی قاچەکانە با بڵێن بەرەو سەرەوە بەرەو لای سنگ ئەژنۆکانمان ئەنوشتێنینەوە ئەتوانی لە ژێرڕانەوە ڕایکێشی دەسێ بە هەردوو دەسێ ئەتوانی ڕایکێشی چەندێ بتوانی ڕایکێشی بۆی ماسوولکەکانی بەشی دواوەی قاچ بەهێز بێ و کشانی تیا دروستە بێ 1 2 3 4 5 6 7 8 9 10 سراحەتکە قاچ بژوڵێنە تۆزێ
سراحەتکە ئەنجا قاچی چەپە 1 2 3 4 5 6 7 8 9 10 بۆ کەسانی کە لەوانەیە هاوسەنگیان زائیف بێیان نەتوانن ئەتوانن لای دیوارێکەوە بیکەن یان دەست بگرن بە لای دیوارەکەوە بۆ نمونە لە ژێڕانتەوە باشە چەندێ بتوانی ڕایکێشی ئەو ماسولکەی ڕاکێشی بەرەو لای سنگە 1 2 3 4 5 6 7 8 9 10 قاچەکەی تریشە 1 2 3 4 5 6 7 8 9 10 ساحەتەکەی دوای ئەوە بۆ ماوەی دقیقەیەک بۆ ماوەی 2 دقە ئەتوانی بەم شێوازە دەستێ بۆ خوارەوە و قاچەکانە بەم شێوازە بجوڵێنی بۆی تەواو خاو بێتەوە و ئەو تەوژمی خوێنە بگەڕێتەوە باری ئاسایی خۆی و ئەو ترشەڵۆکەی کە کۆ ئەبێتەوە لەویە وردە بڵاو بێتەوە لە یەک شوێنە تەشەنجەکەمان کەمترەکات.